ڕۆژ باش من ڕێبینی ڕەحمەتم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ ئەمڕۆ چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان ئامادە کردووە، هەروەها پامێرانمان ڕاستەوخۆ لە شار و شارۆچکە جیاوازەکانی باشووری کوردستانە وەردەگرین بۆ وەرگرتنی دواترین زانیاری لەو شار و شارۆچکانە. بۆ ئەمڕۆ سێ تەوەری سەرەکیمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆ لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر کار و چالاکیەکانی ناوەندی ڕۆشنبیری پێشمەرگا کە ناوەندێکە بۆ کار و چالاکیە جۆربەجۆرەکان جگەر لە بواری ڕۆشنبیری چەند چالێکێکی دیکەیان هەیە گفتوگۆ لەسەر گرنگی و ناوەندە دەکەین لەگەڵ ئەوەی کە هێزەکانی پێشمەرگا کار دەکەن بۆ بەرگریکردن لە خاک و نیشتیمان و هاوڵاتیان بواری ڕۆشنبیریەکەشیان پشتگوێ نەخستووە. لە تەوەری دوایین بەرنامەکەماندا ئەمڕۆ لە توێگرتووەکان بە ڕۆژی جیهانی نەخۆشی هەوکردنی جگەری داناوە ئەو زانایی کە ڤاکسینی دۆزیەوە بۆ هەوکردنی جگەر یاخود ڤایرۆسی جگەر لە ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوونیەتی لەبەرەوە ناتەوەی گرتووەکان ئەمڕۆی با ڕۆژی جیهانی ڕوبەڕووبوونەوەی هەموو هەوڵەکان داناوە بۆ ئەم نەخۆشیە ڤایرۆسی جگەری پێش هاتنی ڤایرۆسی کۆرۆنا لە لای خەڵک ترسێکی زۆری دروست کرد بوو، بەڵام بەگشتی عێراق و هەرێمی کوردستان ناکەوێتە وڵاتانەی کە مەترسی گەورەیان لەو هەوکردنی جگەرە هەیە، بەڵام دەڵێن داتاکانیش لە هەرێمی کوردستان هەندێک حاڵەت هەیە کە دەرکەوتون حاڵەتەکان وردە بەرەو زیاد دەچن لە هەوکردنی جگەری و دەرکەوتنی ڤایرۆسی جگەریدا. گفتوگۆ لەسەر ئەو بابەتە دەکەین ئەو ڕێکارانەی کە گیراونەتە بەر بۆی کە لە هەرێمی کوردستان ئەم ڤایرۆسە بە تەواوی بڵاو نەبێتەوە، هەروەها پێداویست لەم کاتی ڤایرۆسی کۆرۆنا و گرفتە تەندروستیەکانی دیکە گرنگی بۆ بوارەش دراوە وە گفتوگۆ لەسەر داتا جیهانیەکان و داتاکانی هەرێمی کوردستانیش دەکەین. لە تەوەری سێمی بەرنامەکەماندا گفتوگۆ لەسەر پرۆژە و خزمەتگوزاریەکانی قەزای کفری دەکەین لە سنووری ئیداری گەرمیان. کفری یەکێکە لەو ناوچانەی کە بە بەردەوام چەند پرۆژەیەکی تێدا ئەنجام دەدرێت، لەگەڵەوەشا چەند گلەیەکی دیکە هەیە. لە گەورەترین گلەیەکانی خەڵکی ناوچەکە یەکلانەکردنەوەی موڵکایەتی ئەو ناوچان هەیە کە تاوەکو ئێستا بەشی زۆر لە موڵکەکانی و شوێنانە موڵکی حکوومەت نین یاخود نەتوانراوە زەوی بۆ هاوڵاتیان و بۆ پرۆژە جۆربەجۆرەکان دابین بگرێ. لەگەڵەوە ئەوانەشدا ئێستا لەگەڵەوەی کە قەیرانێکی دارایی گەورە و قەیرانی کۆرۆنا ڕووی لە هەرێمی کوردستان کردووە، بەڵام بە فەرمانی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگەی دووسایدی نێوان کەلارکفری تاوەکو ئێستا کارکردن تیایدا بەردەوامە. ئەوان چەند پرۆژێکی دیکەیان هەیە کە کارەکانیان ڕاگیرا و دەڵێن بۆ کفری گرنگە داوا دەکەنەوە پرۆژانش کرێتەوە کار. لەسەر وردەکاری پرۆژە خزمەتگوزاریەکانی کفریش قسە دەکەین لەگەڵ سەرۆکی شارەوانی کفری. ئەمە سێتەوە سەرێکیەکەی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت کە گفتوگۆی لەسەر دەکەین. وەک گوتمان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر کار و چالاکیە جۆربەجۆرەکانی ناوەندی ڕۆشنبیری پێشمەرگا. هێزەکانی پێشمەرگەی کوردستان لەگەڵ ئەرکە سەرۆکیەکان و ئەرکە شەرەفە گەورەکەیان بەرگریکردن لە خاک و نیشتیمان و هاوڵاتیان لەگەڵەوەشدا بوارەکانی دیکەشیان پشتگوێ نەخستووە. ناوەندی ڕۆشنبیری پێشمەرگە لە ساڵی 2010 دامەزراوەها بۆ گرنگیدان بە ڕۆشنبیری چ لە ناو هێزەکانی پێشمەرگە بێ چ لە دەرەوە بێت چەندین چالاکی ڕۆشنبیری جۆربەجۆریان هەبووە. ئەو پێشمەرگانەی کە توانای نووسینیان هەبێت یاخود کار و چالاکیی ڕۆشنبیریان هەبوو بێت یا هونەرمەند بنیان هەر بوارێکی دیکە بێ ئەمان دەستگرۆیان کردوون و هاوکاریان کردوون. جگەلەوە چەند چالاکیی دیکەشیان لە بواری کاری خۆبەخشی، کاری خێرخوازی، کاری ژینگەیی، هاوکاریکردنی خوێندنگاکان چەند چالاکێکی دیکە هەبووە. ئەویان سەلماندووە هێزی پێشمەرگا تەنها هێزێکی بەرگری نیشتیمانی نییە، بەڵکو چەندین کاری دیکەش دەتوانن بکەن. بۆ گفتوگۆکردن لەسەر کار و چالاکیەکانی میوانداری هەریەکە لاوەڕێزان سەنگەر پێنجەریمان کردووە کە وتەبێژی ناوەندی ڕۆشنبیری پێشمەرگەیە داشێزەکانی هەفتا و ئیڤان سامر سەرپەرشتیاری کار و چالاکیەکانی و ناوەندێ. ڕۆژتان باش و بەخێر بن. سپاس. کاک سەنگەر بۆ پێی کە جەناب تەنزێتر ئەگەرتان لە کار و چالاکیەکان هەم لەگەڵ بەرزتان دەست پێەکەم ئەو کارانتان چییە کە ئەنجامتان داون و ئامانج هەر لە دروستبوونی ناوەندی ڕۆشنبیری بۆ هێزێکی چەکداری چییە؟ سەرەتا سپاس بۆ ئەم بەرنامەیە دەستان خۆش بێت ئەرکتان کێشاوە سەری ڕێزی ناوازش داێن بۆ سەرجەم شەیدانی کوردستان لە خۆی گەورە دەپاڕێمەوانێ
شفای نەخۆشەکان بدات بە تایبەتی نەخۆشانی تالاسیمە و توشببوانی ڤایرۆسی کۆرۆنا دەپارڕێمەوە لە خۆی گەورە کۆچکردوان بە باشتی بەرین شاد کات. ناوەندی ڕۆشنبیری پێشمەرگە لە 15/11/2010 لە لایەن هێزەکانی هەفتاوانە لەدایک بووە. ئەو کاتە جێگیری سەرۆکی هەرێم بەڕێز کاک شێخ جعفەر سەرپەرشتی تەواوی کارەکەی کردووە و بە ئیفتیتاحی ناوەندەکە بە سەرپەرشتی کاک دیوە هاشم کراوەتەوانێ. ئامانجتان چی بوو؟ ینی بۆچی ئەم ناوەندا ڕۆشنبیریە دامەزێنرا بۆ هێزێکی چەکدار؟ ئاماجمان لەکردنەوەی ناوەندی ڕۆشنبیری پێشمەرگە ئەوە بۆ کە بەدەل لەوەی کە ئێمە لە جەبهەکانە ئەجەنجین و خەباتی خۆمەمان لێ هەمیشە بەردەوام کردو و بەردەوام بووی لەسەری ئاماجێک تێمان ئەو بۆ کە لەپاڵ ئەوە دەستگایکی ڕۆشنبیری هەبێت بۆ ئەو پێشمەرگە و پۆلیسانەی کە بەهرێکی هوەری و ڕۆشنبیری ڕووناکبیریان تیا ئێمە لێوانێ پاڵپشتی تەواویان بکەین بین بە قەڵایەک و خەڵخانێک بۆ ئەوان کە نەتوانن دەستبەرداری ڕۆشنبیریەکەت و قەڵەمەکەی خۆیان ببن. بۆیە ئێمە ئامانجی ئێمە لەکردنەوەی ئەو ناوەندە ئەوە دەگەینێت کە هات پێشمەرگەیەک بارێکی ڕۆشنبیری تێدا بێت، شاعر بێت، نووسەر بێت، ڕۆمانوس بێت، ئێمە ئەتوانین بە تەواوەتی پشتیوانی بکەین بۆی بەرهەمەکەی بێنێتە بەرهەم. کاری لەو شێوەمان هەبووە، ینی پێشبەرگەمان هەبووە کاری لەو شێوێ بێت و دەستگرۆیتان کردبێ؟ بەڵێ بە خۆشحاڵیەوانێ خەڵەکە بووە دام دەکات لە وەزارەتی پێشمەرگە و بەوەی کە کتێبەکەی بە چاپ بگەێنێت یاخود شێعرەکانی تایب کات و بیخاتە بازاڕەوانێ و ئێمە پشتیوانی تاوامان کردووە و توانیمانە سپۆنسەری کارەکەی بکەین. زۆر باش. ئیڤان خان، پێشمەرگەکانی کوردستان جگە لە ئەو ئەرکە نیشتیمانەی کە هەیەە ئەرکێکی و شەرەفێکی گەورەی بەرگریکردن لە خاکوونە نیشتیمان، چ جۆرە ڕۆشنبیرێکی دیکەلانی لە ناو هێزەکانی پێشەرگەمان هەیە؟ بۆ نمونە نووسەرمان هەیە، شاعیرمان هەیە، هونەرمەندمان هەیە، لەم جۆرە کەسانەمان هەیە و دەستگرۆیتان کردوون؟ ئەکید لە هێزەکان پێشمەرگە ئێمە وەکو ناوەندی ڕۆشنبیری پێشمەرگە تەنها ئامانجوان ئەوە نەبووەکەوە جنگاوەرێک دروستکەین یاخود جنگاوەرێک پێک بێنین. ئێمە وەروەکو کاکسەنگەر ئاماژەی پێکردن لە هێزەکانی پێشمەرگەیە چەنەها پێشمەرگەی دێرینمان هەیە کە جگە لە بەرگریکردن لە خاک و نیشتیمانیان ئەوان چەنەها بەهرەیان هەیە بەهری هونەریتایە، ڕۆشنبیریە، نووسەرە، شاعیرە، هەریەکیان جۆرە بەهرە و خواست و خولیایەکیان هەیە. ئێمەش بەپێی توانای خۆمان ئەو پەڕی هەوڵی خۆمانیاوەکەوە دەستیان بگرین و بیانگەێنین بۆ ئامانجێک کە خۆیان مەبەستیانە. ئێستا بۆ نمونەتان لایە بڵم پێشمەرگەیەکبان بۆ شێوە کتێبی نووسیوە یان شاعیرە یان هونەرمەندێکە یان نازان پێیکرد سازێکە شێوەکارێکە بابەتی لەو شێوەیە؟ بەڵێ ئێمە بەڵێ خەڵکەیە کە پشتیوانی تاڵمان کردووە بۆ نمونە کەسێکە شاعیرە لە سلەیمانی ئاکۆ شاروشی کتێبێکی خستۆتە بازاڕانێ مسپۆنسەری کتێبەکەیمان کردووە. ئێمە پێشانگایکی دێمەکاریمان بۆ بەڕێز کە عەبدوڵڵا ڕابەر کردووە لە یادی ڕاپەڕینە کە تەواوی پێشانگاکە ئەرکەکەی ئێمە لە ئەستۆمان گرتو بە سپۆنسەری ناوەندی ڕۆشنبیری پێشمەرگە و غودی لە پستایی ناوەندەکە کاگاواتی حەمەوەفا بەڕێوە چووە. ئەمە جگە لەو چالاشانەی کە بۆ نمونە لە ناوەندی ڕۆشنبیریەکە سازیەکەن، ئەگەر هێز کەسێک هەبێ ئێستا گوێ لێمان بێت و پێشمەرگەیەک بێت و بەهرەیەکی هونەری تیابێ یاخود دەستێکی نووسینی هەبێ هەر بابەتێک بێت بابەتێکی ڕۆشنبیری بێ پەیوەندی بکا بێ ئەوە توانن هاوکاری بکەن؟ بەڵێ بێگومان گومانیتیانە دەرگای ناوەندی ڕۆشنبیری پێشمەرگە کراوەتەوە بۆ ئەو کەسانی کە بارەیەکیان تێدا چی لە نووسی نابێت، چی لە شەعرا بێت، چی لە کاری پەیکەرسازی و لە ژینگەیە بێت، لە هەر شتێکا بێت ئێمە بەڵێ پشتیوانی 100% ئەەکەین بەپێی ئەو توانایی کە هەمانە. ئیڤان خان، ئەو چالاکیانەی جگە لە بواری ڕۆشنبیری چەند چالاکی کە پێشتر بۆتان باس کردم کە هەتانە بە چ بوارێکی دیکە چالاشیتان هەیە؟ ناوەندی ڕۆشنبیری پێشمەرگە ئێمە ساڵانە لە بۆنەکانە لە بۆنە و جەژنە ئاینیەکان و نەتەوەکانە لە یادە مەزنەکانی ڕاپەڕینەکانە ئێمە کار و چالاکی خۆمانمان هەیە کە بە وێنە و ڤیددیۆ هەمووی لەلامان ماوەتوانێ. بۆ نمونە ڕاپەڕینە مەزنەکەی حوتی سێ هەشتی مارس ئێمە یادی کە ڕۆژی گیانی خانمانە هەموو ساڵێک کار و چالاکیمان هەیە بۆیان جگە لەو ئێمە پێشانگایەکی دیکیۆمەنتاری بە وێنە کە بە سەرپەرشتی کاک عەبدوڵڵا ڕابەر توانیمانە بیکەینەوانێ
هەروەها تۆمارکردنی چەند بەرهەمێک بە دەنگ و بە ڕنگ بۆ یادی ساڵیادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و چەندها چاوکار و چالاکی ترمان هەیە کە زۆربەی بە وێنە بە ڤیددیۆ لەلامان هەیە و ماوەتوانێ و زۆربەشمان بۆ باش بوارانەی دیکە کە کاری تیاکەن جگە لە بوارە ڕۆشنبیریەکە باستان کرد لە بواری ژینگەی کاری خێرخوازی کاری خۆبەخشی ئەم بابەتانە کارەکەن چیتان کردووە بۆ لە بواری ژینگەیە؟ ئێمە لە بواری ژینگەیە ئیشمان کردووە لە بواری خۆبەخشیە ئیشمان کردووە بۆ نمونە ئەو کارانەی کە کردومانە لە بواری کارە خێرخوازیەکانمان ئێمە توانیمانە خۆشببختانە نزیکەی 1000 سەبەتەی خێرخوازی کۆ بکەینەوەی و دابەشێکین بەسەر ماڵە فەقیر و هەژارەکانە بە تایبەتی لەم کاتی کەرەنتینەیە جگەلەوە توانیمانە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە نزیکەی 7 بۆ 8 ماڵمان بەسەر کردوتەوانێ و هاوکاریمان کردوون و کۆمەکمان بۆ کردوون. زۆر کار و چالاکیمان هەیە کە ئێستا حالیان بابەتە ژینگەیەکە کاک سەنگەر لە تۆ پرسم چیتان کردووە لە ژینگەوتان کار و چالاکی ژینگەیشمان هەیە؟ لە ڕۆژی ژیانی ژینگەی کوردستانە چل نەمامان لە دووسایدی هەواری شار لێداوە لە بناری گۆیشە نزیکەی 55 نەمامان لێداوە بەدەر لەوەش قوتابخانەیەک یاخۆت هەردام و دەستگایکی حکوومەت پێویستی بە سەوزایی و بە ڕازانەوەی دار و درەخت بێت بۆ بەڕێبەرایەتەکەیان یاخود بۆ بیناکەیان کە ئەوان خۆیان نەتوانن دابینیکەن ئێمە ئەتوانین ئەو ئەرکە بگرینە ئەستۆ و بەپێی ئیمکانێتی خۆمان و ئەو بوجە و نەستی کە هەمانە ئەو ئەرکە بگرینە ئەستۆ و بۆیان دابین بکەین. وتان کاری خۆبەخشیشمان هەبووە چیتان کردووە لە کاری خۆبەخشیە؟ لە کاری خۆبەخشیە ئێمە هیچ کاتێک نەوەستاوین لە سەرەتای دروست بوو نێوانەیە ئەوە نزیکەی 2 ساڵە مەگەر ئەم ساڵ تۆزێک ئێمە سەر ببێتین لە کارەکانمان بە ئەوش بەبوونی ئەم ڤایرۆسی کۆرۆنایەوانە بووە ئەجینا ئێمە لە سەرەتای دروست بوونمانەوانی هەمیشە کاری پێشەنگ و کاری جوانمان کردووە ناوەندی ڕۆشنبیری هەمیشە کاری بۆ ئەوە کردووە کە شتەکانی دانسخە و جوان بێت بەدەر لێ کە کۆمەڵێک پێشمەرگی ئازاکاری خوێندنگاکانیشمان کردووە بەڵێ ئێمە کارستەمان دابین کردووە بۆ قوتابخانەی غڕگا بۆ چەند قوتابخانەیەک لە سنووری فەرماندەی گشتی فایل و قەرتاسیە و هەندێک کەلوبەری تری ئەو قوتابخانەیەمان دابین کردووە. ئیڤان خان بەرنامەی داهاتووتان چییە؟ چ پلانێکتان هەیە لە داهاتووە چ کارێک دەکەن؟ ئێمەش گەلەوەی لە کاتی ئێستای هەڵمەتی خوێنبەخشینمان بۆ نەخۆشخانەی تالاسیما هەیە جگە ئێمە ئامادەکاریمان هەیە بۆ دوای جەژن بەکردنەوەی کتێبخانەیە کە نزیکەی 10,000 کتێب لە خۆ ئەگرێت لە کتێبە جۆرا و جۆرەکان لە پشتی بازاری ئاڵتون لە بەشی ڕاگەاندنی ناوەندی پێشمەرگەی ناوەندی ڕۆشنبیری پێشمەرگە. باش ئەمە تایبەتە بێ بۆ بەهێزەکانی پێشمەرگە یا بۆ هەموو هاوڵاتیەکە؟ ناکیت بۆ هەموویە. 10,000 ناونیشانی تیابێت؟ 10,000 کتێبی تیا لە جۆرا و جۆرەکان. چ کارێکی دیکەتانەیە پلانتان بۆ داڕشت بێ؟ پلانەکانمان زیاتر کاکسەنگەر ئێمە ڕۆژ بە ڕۆژ کاری جیاوازتر و کاری جودادرمانەیە پلانی زیاترمانێت تۆمەمان زۆر لەوە گەورەترەکە ئەوی شانەی کە کردومانە وەکو ئاماژەی پێە لە دوای جەشن ئیشەڵا کتێبخانەیەک دەکرێتەوانێ نزیکەی 10,000 کتێب لە خۆی دەگرێت ئەمە بۆ هەموو خەڵکیەکە زیاتر بۆ ئەو کەسانێکە لە هێستەکانی پێشمەرگە کار دەکەن و ئەگەر بیانەوێت ئەوان خوێنەرێکی جدی کتێبن ئەتوانن لەلای ئێمە کتێبەکانیان بەردەست بکەوێت. بەدەر لەوە لە دوای جەژنەوانێ هەڵمەتێکی خوێنبەخشین دەست پێ دەکەین بۆ نەخۆشانی تالاسیما چەندین کاری تریشمان خستۆتە بەرنامەی کارەکانمانەوانێ ئیشەڵا ئەوانش جێبەجێەکەین. کێ پشتگیری مادیتان دەکات؟ وەکو پشتگیری مادی ئێمە لە ئێسەکانی هەفتاوانی ناوەندی ڕۆشنبیری پێشمەرگە دروست بووە وەدی لە پستایی ناوەندی ئێسەکانی هەفتە پشتگیری تاڵی ئێمەکات ئەوە بەسپاسەوانێ کە حاکم قایر بەرپرسانی ئێسەکانی هەفتە جێگیری سەرۆی کێرێم کاک جەعفەر بەسپاسەوانی هەموو کاتێک پشتوپەنەی ئێمە بوون ئەوان بۆ کار و چالاشەکانمان. ئەم بابەتانی کە هەمووی باستان کراین ناوەندی ڕۆشنبیری پێشمەرگەمان چێگەی دڵخۆشیە کە هێزەکانی هەفتایانە بەشەکانی دیکەی هێزی پێشمەرگە لە
گڵێن هێزەکانی هەشتا هێزانی کە سەر بە وەزارەتی پێشمەرگەن ئەمانیش بە هەمان شێوە ناوەندی ڕۆشنبیریان هەیە یا ئەمە دەست پێشخەریەکی هێزەکانی هەفتایە ناوەندی ڕۆشنبیریان؟ ئەوە دەست پێشخەریەکی هێزەکانی هەفتایە ئەوەندێک ئێمە ئاگادار بین هێزەکانی هەفتە ئەو دەستگای ڕۆشنبیری هەیە 2 ساڵە کار دەکات کارەکانی بەباشی چۆتە پێشەوانەیە و تەمەنا دەکەم زیاتر بچێتە پێشەوانێ و پێش بەخوای گەورە و پێش بە هاوسەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان پشت و پەنەی تەواوی ئەم دەستگای بن لەبەرەوەی دەستگایەکی گرنگە بەدەر لەوەی کە پێشمەرگەکانمانە سەنگارەکان دەجەنگێن لێرە شەوانێ ئێمە ئاستی ڕۆشنبیریان بەرزەکەینەوانێ. بابەتە ئیڤان ینی بابەتە گرنگەکە زۆرەوەی کە سنجڕاکێشە بە لای منەوە ینی ئەو ڕۆحیەتەش ببەخشن بە پێشمەرگەکان جگە لە ئەو ڕۆحیەتی بەرگریکردن لە نیشتیمان ئەم بابەتە ڕۆشنبیریانە و دەست بەشداریکردن لە چالاکی ڕۆشنبیری و ئەم بابەتانە ئێوە تەنها فۆکسستان لەسەر بابەتی ئەوەیە کە بۆ منە ڕۆشنبیری هێزەکانی پێشمەرگە بێت وەک کە بینیمە هەندێک چالاکی هەبوو مەستن لە بەوەرە ڕۆشنبیری و چالاکی ڕۆشنبیریەکانە پشگیری خەڵکانی دیکە دەکەن بۆ من ئەگە پێشمەرگەش نەبن بەتاکی گومانەوەیانی ئێمە لە ناوەندەکەمان تەنها بۆ ڕۆشنبیرکردن و پشتگیریکردنی پێشمەرگە نییە ڕاستە ئێمە فۆکسی زیاترمان لەسەر ئەوانە ئێمە لە ناوەندەکەمان چەنەها بەشمان هەیە و لە چەند بەشێک پێک هاتووە کە بەڕێوەبردنیان و زینگەی ژمێریاریە ئامارە و بەشی ڕاگەاندنمان هەیە بەشی پەیوەندیەکانمان هەیە کە جگە لە هێزەکانی پێشمەرگە کەسانی ئاسایش ئەتوانن جوینکەن و ئەتوانن بەشدار بنتیا و بە تەکیدی پاڵپشتیان کار هەبووە بۆ نونە چالایشی بۆ کەسێکی ڕۆشنبیر بۆ هونەرمەندێک کەسێک لەم شێوە ساس بکەن؟ بەڵێ بەتر لەوەی کە کەسانێک پێشمەرگە نەبوو بێتن یاخود سەر بە وەزارەتی ناوخۆ نەبوو بێتن ئێمە کارمان بۆ کردن بەڵێ چەندین کۆڕ و سیمینار و وەڕۆشۆپمان بەستۆ بۆ شاعیرەکانی شاری سلێمانی و کۆڕ و سیمینارمان بەستۆ بۆ شاعیرانی دەرەوەی سلێمانی کە لە کۆیە و تەقتەق و لە حاجی ئۆمەران و ئەوانەوانە بانگمان کردوون ئێمە پشت و پەنای بوون ئێمە سپۆنسەری کۆڕەکان و سیمینارەکانمان کردوون. سەنگەر ئەوەی کە زۆر بابەتەکە ینی سنجڕاکێشەکات لە زۆربەی ینی هێزە جیهانیەکانە گە سەیری بکەی لە وڵاتان بە تایبەتی ئەوەی کە چەند ساڵێکە دەوڵەتن ینی هێزەکانی بەرگریان تەنها خۆیان کورت نەکردوێتەوە لە هەندێک بابەتی بەرگریکردین لە خاک و هەڵگرتنی چەک و ئەم بابەتانە بە تایبەتی لەو کانەدانی کە لە وڵاتدا ئاشتی هەیە ئەمان کۆمەڵی کارەکەن کە زۆر سنجڕاکێشە بۆ نمونە من خۆم بینیومە لە هەندێک وڵاتە لە کاتی دروستکردنی پرۆژەیەکا بووە بە ناوی بابەتەکە نەهێنم بۆی تهدیدی بکەم پرۆژەیەک بووە ئەو کاتانە بۆ نمونە هێزەکانی سوپایان لە ئەرکان نەبوون کە ئەرکەکەیان کەمتر بووە کە ئەو پرۆژەیە کراوە حکوومەتی ئەلانین کردووە و تێتی داواکەم کە خەڵک بێن کۆمەکمانکەن بۆ پرۆژە هێزەکانی سوپا ڕۆشتون بە خۆبەخشی کرێکاریان کردووە لەو بابەتەیە تا چەند ئێوتوانیتوانە لە ناو هێزەکانی پێشمەرگەکان ڕۆحێتە بچەسپێنن بە تایبەتی لە هەندێک کاتا کە خۆشببختانە کە وڵات ئارامە گرفتمان نییە ئەوان لەوانێ دەستکراوەتر بن داوامیان کەمتر بێ بتوانن لە هەندێک کاری دیکە بەشداری بکەن. ئێمە کاگرەبین لە پلانمانەیە کە ئەم ڕۆشنبیریت و هونەر و ڕووناکبیریە برینە ناو هەموو لیواکانی پێشمەرگەوانێ ببینە هەموو بەڕێبەرەتەکانی پێشمەرگەوە پێیان بڵین کە ئێمە دەستگایەکی ڕۆشنبیری و ناوەندێکی ڕۆشنبیریمانەیە بۆ ئێوەمان دروست کردووە ئێوە ئەتوانین ئیسفادەی لێ بکەن هەچ کات و ساتێکا پێویستان بە ئێمە بوو دەرگای ئێمە کراوەیە بۆ ئێوە بەدەر لەوە ئێمە زۆر ئیشی دریشمان کردووە لە پێنای ڕۆشنبیریەکەیە بۆ ئەو پێشمەرگانە بۆ ئەو لیوانی پێشمەرگە. باش کاک سەنگەر لە ئەو بابەتەی کە وەکو پێم وتانی بابەتە سەرنجڕاکێشەکە و بابەتەکە ئەوەیە کە ینی من بابەتەکەم نابەسمەوە بۆ ئەوی کە بڵێم خوا نەخواستە هێزەکانی پێشمەرگەمان ئاسی ڕۆشنبیریان کەمەیان هەندێک بابەت هەیە ئەنی هەر کەسێک بێ لە هەر ناوەندێک لە هەر شوێنێک کار بکات ئێستا من بۆ خۆم کە لە ناوەندێکی ڕاگەاندنیش کارەکەم هەمیشە پێویستم بە خوێندنەوەی کتێب هەیە هەمیشە پێویستیم بۆیە لە کۆڕ و چالاکیەکانە بەشدار بم لەوانەیە هەندێک بابەت هەیە من نەیزانم ئەو بابەتانە هەیە بێتە بەرچاوم زیاتر کاریگەری هەبێت لەسرم. ئێوە چیتان کردووە بۆ ئەوە ئەم ڕۆشنبیریە گشتیە بگەنە هەموو هێزێکی پێشمەرگە هەموو کەسێک لە ناوەندێکا وا بکەن بۆ هێزەکانی پێشمەرگە ببەنە نمونەیەک چ لە کاتی جەنگە چ لە کاتی ئاشتیشدا نمونەیەکی گەورە بن. ئێمە بۆکو پێشۆ خەدوتم تۆ محمان زۆر لەوە گەورەترەکە ناوەندێکمان لە شاری سلێمانی کردووەتەوانێ ئێمە ئێستاکە لە بەرنامەمانەکە ناوەندەکەمان لە پارێزگاکانی تری
کوردستان و لە قەزاخانی تری کوردستان بکەینەوەنێ هەر بۆ نمونە ینی ئێوە گەشتونەتە تاک بە تاکی پێشمەرگەی هێزەکانی هەفتا کە ئێوە خۆتانە لاو هێزەکانی هەفتان پێمە ناوەندەکە بەڵێ پێیجی خۆی و ئەکاتنی خۆی و دەنگدانەیەکی تەواویەیە لە بەدەلەوە لە قەزای قەرەداخیش ئێمە لەقێکمان کردوێتەوە بەشێکمان هەیە لەوێ بۆیە لە قەزا و ناحەکانی تر و لە پارێزگای دیشە ئەم ناوەندی ڕۆشنبیری ئیشەڵا پارە پێدەین بۆی پێشمەرەکانی ئەو مەنتیقانە سوودی لێوەربگرێت. باش هەندێک بابەت هەیە بۆ نمونە زۆر جار ینی ئیڤان خەل لە هەندێک کەس هەیە لەوانەیە گلەی لە زیاتر ئەمە لەوانەیە هێزەکانی ناوخۆ بێ هەندێک جاریش هێزەکانی پێشمەرگەی بە پێی کاتی پێویست بۆ نمونە تەعاملکردنی چۆنێتی لەگەڵ هاوڵاتیان لە کاتی گرفتێکە لەگەڵ ڕۆژنامەنووسان لەگەڵ خەڵکێکە بۆ نمونە بابەتی ئیشێکی هەیە بابەتێکی ئەبێت هەڵتان نایەوە بۆ نمونە کار و چالاکی ڕۆشنبیری سیمینارات وەرکشۆپ بۆ هێزەکانی پێشمەرگە بکات بۆ نمونە ئاشنایان بکەن بەو یاسانەیکان لە هەرێمی کوردستانە ئاشنایان کرد بۆ ئەرکانەی کە پێویستە بۆ نوێنزی پێشمەرگە لە کاتی بۆ نمونە تەنها جەنگانە لە کاتی ئاشتیا بیکا لە کاتی جەنگا چۆن تەعامل لەگەڵ دیلا بکرێت چۆن تەعامل لەگەڵ بۆ نمونە ڕاگەیان کار بکرێت کە ئەچێتە بەرەکانی جەنگ ئەم بابەتانە لە بەرنامەتانە هەیەیان ئەنجامتان تاونم چالاکیانە بەڵێ ئەکید لە بەرنامەمان هەیە لەبەرەوەی ناوەندی ڕۆشنبیری پێشمەرگە هەروکو ناوەکی بەخۆیەتی ڕۆشنبیرکردن جگەلەوەی کە پێشمەرگە خۆیان ینی من ناڵێم بەبوونی ئێمە ئەتوانن ڕۆشنبیر بنیان خۆن بابەتێک هەوڵمان ناوە تا ئەو پەڕی سنوورەکانی ڕۆشنبیرکردنی لە ڕووی ئەدەب و خلاق و لە نەک تەنها بۆ پێشمەرگەکان بەڵکو بۆ هەموو کەسێکی ئاسایش و پلانمان هەیە لەو بابەتانی کە بەڕێستان ئاماژەتان پێەیە لەم داهاتووە لە دوای جێژن پەرە بە پلانەکانی خۆمان بین و وردە وردە هەوڵی چالاکی زیاتریش سەرکەوتوو بن بابەتێکی زۆر گرنگام کارە و چالاکیانە کە بەم شوێ ناوێنزەکانی پێشمەرگە هەبێ هیچم لە ماوەگاک سنگارگە و شتێکتان بابێ زۆر سپاس دەستان خۆش بێت بۆ ئەم بەرنامەیە ئازێتان کێشە مەمنونی زۆر سپاس هەریەکە لە ئابڕێزان سەنگەر پێنجێنی وتەبێژی ناوەندی ڕۆشنبیری پێشمەرگە لە شێزەکانی هەفتە و ئیڤان سامر سەرپەرشتی کار و چالاکیەکان سپاس بم تۆرێ بەرنامە لەگەڵمانە بوون دەگومان ئەرکێشی گەورەتان لەسەر شانە و تاوەڕێی کار و چالاکی باشتر سپاستانەکەم دەستان خۆش بێ لە ماوەی کە بەرەو جەژنی قوربان دەڕۆین هەچەند کە کۆمەڵێک گرفتی دارایی و کۆمەڵێک گرفت هەیە لەناو هەرێمی کوردستان بەڵام خواست لەسەر کڕینی ئاژەڵ زۆر بووە لەو بارەوە کارەمان ڕاپۆرتێکیان ئامادە کردووە بە بینەری بین وەڵام مەڕداری ئەو سەر قوربان لەخوا بە زیادبی هەر لە پاییزەوە نەتیجەی باشی دەرکەوت لەبەر ئەوەی هەر سارێک لە گوند لە دەشتێ لە ناو فەلاح لە ناو مەڕدار ئەگە پەرە زوو بکەوی لە پاییزدا لە مانجی 10 معناوێ مەڕدار و فەلاح بازاڕی باشە کە پەرە زووکەوت هەم مەڕەکەش ئیسفادەیەەکە هەم فەلاحەکە زوو تۆ ئەوەی خۆی دەکە جا لەبەر ئەو هۆی لەخوا بە زیادبی ئەو ساری ڕابردوو مەڕ لەگە سارانی ڕابردوو یەکودەی فەرق بوو 150 فەرق بوو تقریبا پار لۆ نمونە چیلۆی بەرق لە مانجی 3 بە 5,000 بۆ سار بە 6,000 بوو جا هۆیەکەی هەمووی دەگەڕێتەوە سەر بارانی پەرە لەخوا بە زیادبی کە بارانی پەرە زووباری ئەو شتانە هەمووی باش دەبن لۆ فەلاح و لۆ مەڕداریشە بەڵێ واتە ئەو ساڵ بە چاو ساڵانی ڕابردوو بازار باش بووە لە وەرگاکان باش بووە لە وەرگاکان تەبان وەکو باسم کرد بارانی پەرە زوو کەوت جیاگۆر زووشی نەبی مەڕ لە زستان زووتر دەرەچی ئەوەندە ئالیکەی نادەی کە برێن ئەگەر لە چاو سارێکی بێباران منە سار بە 5 تەن ئالیک دەرچوویتم ساری پار بەدە تەن دەرچوویتم یعنی فەرقەکەی ئەوەیە پەرەی زوو بدا و پوش ئەستا لەخوا بە زیاد پوش و پاوان ئەوەندە زۆرە هەتامان جیازدە و 12 هیچ مەسرەفەشی ناوە حیوان ئەی سەبارەت بە بەرهەمی شیرەمەنی ئەو ساڵ بەرهەمی شیرەمەنی چۆن بە ئەوی شەمان شیوە باش بوو لەخوا بە زیاد بشیر ئەو سا شیرەمەنی زۆر بوو بەس لەبەر ئەوەی داهاتی خۆمان برێن بەعاشەکە نەبوو لۆمان سەرم نەدەبوو پارە نەبوو خەرک بیکردنە لەخوا بە زیادبی دووقات ساران زۆر بوو لە بە زۆریەک نرخەکەی لەبەرەوەی مەعاش نەبوو پارە نەبوو کە خراپتر دەفرۆشە ساران سەتری ماسمان بە 2000دا لێرە ئەو سار بە 750 ئەی خۆتان ئامادە کردو بۆ وەرزی قوربانی و
ئاژەڵەکانە کرێ بۆ قوربانیوانە بەڵێ هەر کەسێک قەسابی ئەگەر بێ و حیوان دادەبەستی لە مانجی لە جێژنەی ڕەمەزانەوە دای دەبەستی لۆ جێژنەی قوربان ئێستا چەند کەسێک لە گوندەکەی مەهەن وراغیان دابەستاوە حیوانیان دابەستاوە حازرن بۆ قوربانی لە ڕووی لە ساڵانی ڕابردوو نرخی زیاتر بەرە تەبعاً نرخەکە ئێستا ئەو سار لە چاو سارانی پارەوە زۆری فەرق پار ئەو وەختانە بزنەکرد دەکڕی بە 150,000 ئەو سار بە 250 نایکرد زیاتر خەڵکی ئەم ناوچەیە ئەم مەڕووماڵاتانەتان لێ دەکردن یا بۆ شارەکانی تری بۆ شارەکانیش دەڕوە ساران بۆ هەولێر دەڕۆی بۆ سلێمانی بۆ کەرکک دەڕۆی لە ناوخۆشمان لە ناو گوندەکەشمان سارانە لەو گوندەیمە تقریبان ئێستا بە هەردوو گوندەکەەوە 200 مارە لەوانەیە 25 ڕەشە وراق سەر ببڕدرا 6 سەر حیوان سەرە بڕدرا بەرە کاریگەری ئاژەڵک بیانیەکان هی وڵاتانی دراوسێت چۆنە لە زۆر کاریگەری لەسەرمان هەبوو ساران لە مەتارەکانەوە لە دوبەی لەولا دەهات لێرانە حیوان و بازاریمە نزم بوو لە حدودەکانی ئێران و تورکیاوە دەهات لێرە نزم بوو ئەو سار ئەوانە نان حیوان بازاری باشە لەخوا بەزیات دەچینە لای تەوەری دوین بەرنامەکەمان لە تەوەری دوین بەرنامەکەمان قسە لەسەر ڕۆژی جیهانی هەوکردنی جگەرە کە بابەتێک بوو پێش ڤایرۆسی کۆرۆنا بابەتێکی زۆر قسەی لەسەر دەکرا بەڵام کۆرۆنا ئێستا وای کردو زیاترم و فۆکسەکان لەسەر ئەو کۆرۆنا بن بەڵام لەگەڵەوەشە هەندێک نەخۆشی دیگە هەیە کە نابێ پشتگوێ بخرێن کە دەبێت کاریان لەسەر بکرێت بە تایبەتی لە ماوەی ڕابردووە لە هەرێمی کوردستان لە بابەتی ڤایرۆسی جگەر یاخود هەوکردنی جگەر بابەتێک بوو داتاکان زیادە بوون هەنگاو بە هەنگاو هەندێک جاریش ترسیان لە نێو هاوڵاتیان دروست کرده بوو نەتێگرتوەکان بە فەرمی ئەم ڕۆژەی داناوە بۆی خستنی توانە نیشتیمانی و هەروەها دەوڵەتیەکان بۆ بنەبڕکردنی ئەم نەخۆشیە هاندانی لایەنە جیاوازەکانە بۆ بەشداریکردن لە هەڵمەتی بنبڕکردنی نەخۆشیەکەمە بە فەرمی نەتێگرتوەکان لە وبسایتەکەی خۆی بڵاوی کردوێتەوە دەڵێم ڕۆژەمان بۆ ئەم دیاری کردووە ئەم ڕۆژە هاوکاتە لەگەڵ ڕۆژی لەدایکبوونی دکتۆر باروک بۆڵمبەرگ کە ئەو زانایە ڤایرۆسی هەوکردنی جگەری لە جۆری بی دۆزیەوە و تاقیکردنەوەی لەسەر ئەنجامدا و ڤاکسینەکەی بۆ دۆزیەوە لە ڕۆژی لەدایکبوونی ئەویان داناوە بەم ڕۆژە بۆ ئەوەی کە کار بکەن بۆ بنەبڕکردنی ئەو بابەتە داناوە لە زۆر بابەت هەیە لە جیهانە بۆی ڤاکسین و بۆی ئەوەی کە منداڵ هە لە سەرەتای لەدایکبوونی ئۆکتان و ڤاکسینی بۆ دیاری ئەکرێت بنەبڕ کراون بە تایبەتی بۆ لە لای خۆمە لە هەرێمی کوردستان نەخۆشی سوورێژە بە شێوەیەکی گشتی بنەبڕ کراوە نەتەوەی گرتوەکان و WHO لە بەرنامەیاندا هەیە لە ساڵی 2030 ئەم نەخۆشیە بنبڕ بکەن و ئەو مەترسی نەمێنێت لە راپۆرتی WHO لە ساڵی 2010 325 میلیۆن کەس لە سەرتاسەری جیهاندا گرفتار بوون بەدەست نەخۆشی ڤایرۆسی هەوکردنی جگەر لە جۆری B.C. دەڵێن کە گوێنەدان بەم بابەتە گوێنەدان بەمەین کە ئەگەر هەندێک گرفتی تەندروستیت هەبێت وردە وردەوا دەکات بابەتەکە درێژە بکێشێت بێ بە هۆی شێرپەنجەی جگەر کە ساڵانە 1,340,000 کەس بەهۆی ئەم نەخۆشیەوە گیان لەدەست دەدەن بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە و داتاکانی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان ئێستا لە بابەتی هەوکردی جگەری و ڤایرۆسی جگەری بجۆری B.C. لە چه حاڵەتێکدا میوانداری بەڕێز دکتۆر دانا تایبمان کردووە کە پسپۆری وردی نەخۆشیەکانی هەسوو جگەرە دکتۆر ڕۆژ باش ئەو داتایی کە لە جیهانە باسم کرد نزیکەی 325 میلیۆن کەس تەنها لە یەک ساڵدا ئەنی گرفتاری هەوکردی جگەری ڤایرۆس بوون لە هەرێمی کوردستان داتاکان چۆنن لە ڕاستیە ئەگەر هەر لە سێرچ بکەی لە گوگڵە ئەو لێکۆڵناوانەیە کە کراوە لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە سلێمانی بڵین ئەیهێنێتە بەردەست مەسەرن دوو داتامان هەیە داتایەکیان بۆ ئەو کەسانە کراوە کە چوون بۆ بانکی خوێن و خوێنیان بەخشیوە عادەتەن ئەوانەی کە خوێن ئەبەخشن هەنێک پشکنین هەیە بۆیانەکرێت یەکێک لەو پشکنیانە کاکرێت بۆ مەسەلەی ڤایرۆسی جگەرە بۆ B.C. لە 2.3یان هەڵگری ڤایرۆسەکە بوون بەبێ ئەوەی بەخۆیان بزانن داتایەکی کەمان هەیە ئەو کوڕکچانەی کە هاوسەرگیریەکەن لە کلینیکی
بڵین ڕاوێژکاری ئێوارانی هاوسەرگی کە چەند پشکنینەکەن پشکنینیان بۆ کردوون وەلو فەرقێک هەیە لە مابینی داتاکانە مەسەن لەوێ 2.3 ئاخردانان 0.67 ینی لە یەک کەمتر لە سەد هەڵگری ڤایرۆسەکە بوون بەبێ ئەوەی بەخۆیان بزانن بەڵام ئەمووی مەوزوعەکە گەر لەگەڵ شوێنێکی وەکو بڵێن ناوەڕاست و باشووری عێراقا بەراوردی بکەین کە زۆر جیاواز نین لەگەڵ ئێمە بە تایبەتی دوای گۆڕانی ئەو بایۆگرافیایی بەهۆی کۆچوڕەوی بڵێن برایان و خوشکانی عەرەبە بۆ منتیقەکانی ئێمە لە دوای ئەو شەڕە نەگریس و ئەو فەرتەنانی کە ڕوویە لە پێشترە لە 2012 تا ئەم لەحزەیە وای کردەوە کۆمەڵە گۆڕانکاری ڕووبدات لە ڕێژەی ئەو ڤایرۆسی کە لە ناو کوردستانە هەیە بەراورد لەگەڵ بەغداد وانەیە ئێمە لە حاڵەتی نۆرماڵین حاڵەتی ئاسایی عادەتەن ئەڵێ ئەگەر ڕێژەکە لە دوو کەمتر بێت پێوترێت حاڵەتی کەم یعنی متەوەستەکە لە بینی 2 بۆ 7 لە 7 زیاتر یعنی ئەتوانین بڵێ ڕێژەی هەوکردنی ڤایرۆس لەو کۆمەلگایە زۆرە تقریبان ئێمە لە ناوەڕاستین بەپێی ئەو داتایانەی کە هەمان بەڵام پێشووتر پێشهاتنی ئاوارەکان ئێمە حاڵەتێکی نۆرماڵمان نەبوو وڵی لە ڕاستیە یەکشت هەیە وەکو حقیقت بیزانین کۆمەڵێک فەحس هەیە کە پێشتر زۆر بە دیقەت بۆ هەموو خەڵک نەکراوە مەسەرن ئەوەی کە لە کلینیکی ڕاوێژکاری هاوسەرگیریە ئەکرێت مەثەلەن ئەوسان نەئەکرا زۆر بە جددیت بۆ خەڵگیانی پێشەوەی کە ئەم مەوزوعە زۆر گەرم بێت یان بڵێن پێش 10 ساڵ پێش ئێستا ئەگونجێت هەر لە کۆمەلگەی ئێمە هەبوو بێت بەڵام ڕێژەکەی زۆر نەبوو بێت بەڵام بە دڵنیاییەوە تێکەڵبوونی ئەوانشی کە بۆ نمونەکە دەچنە کلینیکەکانی ددان ئەوانیش بە هەمان شێوە پشکنینیان بۆ کرد بێگومان ئێستا من ئاگادارم کە هەر هەمویان پشکنینیان بۆ ئەکرێت و ئەوەشی کە خۆی مشکلەکە لێرە ئەوەیە یعنی لەوانەیە نەخۆش لێرە یەکش لە مێشکیا دروست بێ باش ئاڵێگەر پشکنینیمان بۆ کرد کەوا تاگەر من ڤایرۆسم هەبوو ئیشەکەم بۆ ناکرێت خۆی شتەکەوان نییە لە ڕاستیە تۆ هەموو ئەو جیهازانەی کە بەکارە هێندێ بۆ پشکنینی پزیشکی بێت یا بۆ تداخل چارەسەری پزیشکی بێت ئەم جیهازانە هەنێکیان پێویستیان بە تاقیمە بێت پێویستە کات جارێکە پاکرێنەوە بەکار بهێنرێنەوە تۆگە بزانانی ئەو نەخۆشە هەڵگری ئەو ڤایرۆسەیە چ جۆری بیبێ جۆری سی ئەبێ مدەتی تاقیمەکە و ڕادەی تاقیمەکە بەقوتر بێ وەک لە مەسەرەن کەسێکی تەبیعی عادەتەن ئەو جۆرە نەخۆشانە لە سکێجوڵی ڕۆژانەیە کە ئیشیان بۆ کرێت لە نەخۆشخانەکانە ئەخرێتە ئاخر نەخۆشەوە هەتا بتوانرێت بابەتە گرنگەکە ئەوەیە چۆن خۆمە بپارێزین چۆن وا بکەین چونکە نەتیۆگرتوەکان لە سەرتاسەری جیهانە دایناوە لە 2030 ئەم نەخۆشیە بنبڕ بکرێت ینی لای بە خۆمان چۆن دەتوانین ئەم بابەتە بنەبڕ بکەین ینی نەخۆشیەکە نەمێنێت لای خۆمان و چۆن من ئەگەر کەسێک تاکێک بم خۆم پارێزم بۆی تووشی نەخۆشیەکە نەبم ڕاستە خۆی لێرە دووشت هەیە جێ بکەینەوە باشە بەڕاستی هاوکردنی جگەر بەهۆی ڤایرۆسەوە ئێمە کۆمەڵک ڤایرۆسەیە کە هاوکردنمان بۆ دروست دەکات هەر لە بەپێی حرفی بڵین ئەبجەدی ئینگلیزیدایان ناوە ڤایرۆسی جۆری ئەیمان هەیە B C D حتا ئیمان هەیە ئەوانەی کە ئەبنە درێژخایەن B و C و دیەکەیە باشە بەڵێ دیشەیە سەباسیەکەین چیە دی جۆری ئەی و جۆری ئی ڕێگەی تەریقی گواستنەوەکان بە شێوەیەکی عام لە ڕێی خواردن و شتەوە گوێزرێتەوە وەکو هەموو پەتایەکی کورتخایەن کە مەسەر لە وەرزەکانە ڕوەدات و عادەتەن نابن بە درێژخایەن ئەم جۆرانە لەبەر ئەوە زۆر تەرکیزیان لەسەر ناکرێت بەڵام بۆ نەخۆشێک کە ڤایرۆسی جۆری B یا C هەبێت ئەبێت تەرکیزی لەسەر بکرێت چون ئەو کاتە جگەری ئەو کەسە بڵین بە تایبەتی ئەگە جگەری مەسەرن تووشی هەوکردن بوو بێت و جەرری پێگەیشت بێت بڵین خەڵی ئەوەی کە سەلامەتیەکەی باریکتر ئەبێتەوە لە کەسێکی طبیعی لەبەرەوە بەرگەی جارێکی ئەتاکی هەوکردنی جگەر ناگرێتەوە هەتا بتوانرێت دوای لێ بکرێت ئەو کەسانە تەشەمۆ بەهۆی بیوسیەوەیە عادەتەن ئەوانە ئەو کەسانن کە تووشی هەوکردنی درێژخایەنی جگەرە بن طبعاً بیوسی ئەیکات لەو کاتانەیە مەبەستم چی بوو لە پرسیارەکەی جەنابەت کە ئەڵێ چۆن خۆمان بپارێزین خۆشبەختانە بۆ ڤایرۆسی جگەری جۆری B ئێمە کوتانمان هەیە ڤاکسینمان هەیە بەڵام تۆ ناتوانیت هەموو مجتەمع بکوتیت بۆ ئەو ڤایرۆسە وەلو
هەموو مناڵێک بەپێی سکێجوڵی تازە کە لەدایک ئەبێت لە هەفتەی یەکەمە خۆی سێ کوتانی ڕئیسی بۆ ئەکرێت لە هەفتەی یەکەمە پاشی مانگێک پاشی 6 مانگ بێ سێ جور ئەوەر بگرێت بۆ ئەوەی پارێزراو بێت لەو ڤایرۆسە باشە بەڵام کێشەکە جۆڵی مناڵانی هەرێمی کوردستان ئەوەش بڵێ بەڵێ ئەو کوتانیان بۆ ئەکرێت بەڵام جاری وا هەیە یعنی کوتانەکە بۆ خۆی گەرنتی لە 100% ناداتێت کە یعنی ئەو مەناعەت دژی ڤایرۆسەکە وەرگرتووە پێویستەکات ئەو کەسانە بەداداچوون بکەن ڕێژەیەک هەیە کە لە جسمە ڕێژەی مەناعەت دژی ڤایرۆسی بڵێن جگەری جۆری بیە ئەبێ ئەو ڕێژەیە لە 100 زیاتر بێت بە وەحدە حسابەکرێت لە 100 زیاتر بێ هەتا بڵێن ئەم کەسە سەلامەتە و ئەتوانێت خۆی بپارێزە لە ڤایرۆسەکە ئەگەر لە 100 کەمتر بێت جاری وایە پێویست دەکات جورعەکەی بۆ جۆرعەیەکی کەی بدەیتە یا خودت هەموو سکێجوڵەکەی جارێکە بۆ دووبارە بکەیتەوە ئەو کردارانەی کە ڕۆژانە بێ بیکەین بۆ نمونە بابەتەکە پەیوەندی بە خۆراکەوە هەیە جۆری خۆراکە پەیوەندی بۆ دوورکەوتنەوە لەو کەسانە کە تووشی ڤایرۆسەکە بوون چۆن خۆمان پارێزی بەڵێ لە ڕاستیە ڤایرۆسی جگەری جۆری بی و سی کە هەردووکیانە بنە درێژخایەن هەردووکیان لە ڕێی خوێنەوە ئەگوێزرێنەوە و لە ڕێگەی سێکسەوە ئەگوێزرێنەوە لەبەر ئەوە بە تایبەتی جۆری بیان بۆ ئەم مۆزوعە بڵێن خێراترە یعنی وەکو ئەگەرێکی زانستی کە دانراوە ئەگەر یەکێک مەسەرەن دەرزیەک بچێ بەدەستە ئەو دەرزیە بڵێن ڤایرۆسی جگەری لەسەر بێت ئەگەر جۆری بیبێت لە 130 احتیمالە مەسەرەن تووشی ڤایرۆسەکە بێت بەڵام لە جۆری سی ڕێک ئەوە کەمتر یعنی لە 103 احتیمالی ئەوەیە توش بێت بەڵام کێشەکە لێرە ئەوەیە ئێمە ڤاکسینمان بۆ جۆری سی نییە یعنی شتێک نییە خۆتی لێ بپارێزی بەس خۆشبەختانە ئەوەی کە زۆر مهمە بیزانین لە ساڵی 2014ەوە دەرمان ئێمە مؤسسەیەکی گەورەمان هەیە لە ئەمریکا ناوی FDA Food and Drug Administration لەو ساڵۆ ئەپروڤڵی داوە بە کۆمەڵێک دەرمان کە بنەبڕی ڤایرۆسی جگەری جۆری سی ئەکات ئەگەر بۆ مدەتی 3 بۆ 6 مانگ بەکار بهێنرێت هەتاوەکو 2014 کە مقارنەی ڤایرۆسی جگەری جۆری BC ئەکرا ئەیانوسی ڤایرۆسێکی بڵێن خەبیسترە لە چاو بیە لەبەرەوەی عیلاجی نەبوو ڤاکسینیشی نەبوو بەڵام ئێستا تقریبا خەریکە بڵێن تەوازنەکە عکسە بێتەوە ئەتوانین بڵێن ڤایرۆسی جگەری جۆری سی چارەسەری هەیە بنەبڕە بێ بێتەواتی بەڵام بی تا ئەم لەحزەی نەتوانراوە بابەتەکە وتمیانی تەنها بابەت پەیوەندی بە خوێنەوە هەیە یان بۆ کۆنتاکت لەگەڵ کەسەکە ناخواردن لە ڕاستیە جۆری A و E لە ڕێی ناخواردنەوە گوێزرێتەوە جۆری A و E لە ڕێی ناخواردنەوە گوێزرێتەوە بەڵام جۆری B ناخواردنی چۆن ینی بڵێن دروست ئەمانە بیزابت مەسەرەن بڵێن لە قوتابخانەیەکە یا لە ڕەوزەیەکە لە شوێنێکە مناڵێک هەیبێت باشە عادەتەن خواردنیان تێکەڵە بەیەکەوە بەیە کۆشتە خۆنە ناو قاپێکە سێ چوار کەوچکی تێ ئەکرێت باشە یا پاکوتەمیزی دەسوپل و ئەوشتانیان نییە لە 100 ئەمە بێتەوەی گواستنەی ڤایرۆسەکە لە مناڵێکە بۆ مناڵێکە لە کەسێکە بۆ کەسێکی تر لە جۆری دیەکە ئەمە لە جۆری A و E بەڵام لە جۆری B وسی عادەتەن لە ڕێی خوێنەوە لە ڕێگەی مەسەلەی جنسیەوە گوێزرێتەوە دیەکە مەترسی دارە دکتۆر دیەکە بۆ خۆی بەتەنیا بە ڤایرۆسێکی ناچالاکدا ئەنرێت بەڵام مەترسیەکە لێرە دەست پێکات ئەگەر کەسێک ڤایرۆسی جگەری جۆری B هەبێت ئەو کاتە ئەگەر دی بگرێت بڵێن جۆری هەوکردنەکەی و ڕادەی زەرکەوتن بە جگەری تەبعاان قورسترە بێ وەک لەوەی ڤایرۆسی جۆری جگەری B بەتەنیای هەبێت ئەو پلانەی کە نەتەوەی گرتوەکان دایناو تاوکو 2030 بنەبڕ بکرێ ئەم بابەت لە هەرێمی کوردستانیش هەمان پلان هەیە لە ڕاستیە بابەتەکە مەسەرەن زۆ گەنگەشە کراوە زۆ باسی کراوە تەوان ئەمە باسی پێش کۆڕۆنا ئەەکەم چکە کۆڕۆنا وای کردووە هەموو تەرکیزەکان تقریبا بە شێوەیەکی ڕئیسی بچێتە سەر ئەو نەخۆشی کە بەتابەتی دەیسە دەرمانی پێویستان گرنگی پێ بەس بەبستم ئەو بابەتەیە ئەو کارە کراوە کە لە هەمان ئەو سکێجوڵەیە ئەو بەرنامە و پرۆگرامی کە نەتوێ گرتوەکان دایناوە لێرە جێبەجێکرێت لە 2030 لە ڕاستەیە کۆمەڵێک سنتەری زۆر پێشکەوتومان هەیە لە هەموو عێراقا لە کوردستانیش تەنها سنتەرێک هەمانە بێت لە سلێمانیە سنتەری کوردستان بۆ نەخۆشیەکانی هەر سوجگەر ئەو سنتەرە بڵین کۆنتاکتێکی ڕاستەخۆمان لەگەڵ سنتەری بەغداد و سنتەری کەربەلا و سنتەری بەسڕە ئەوانە هەیە بۆ ئەو مۆزوعە
و بە شێوەیەکی ئەقلیمیش مەسەرەن وڵاتێکی وەکو ئێران وڵاتێکی وەکو تورکیا لەسەر خەتن لەگەڵمانە بۆ ئەوی بتوانێت ئەو پرۆگرامە بە زووترین کاتی شاڵا بخینە بواری جێبەجێکردنەوە بەڵام یەکشتمان بیر نەچێت ئەمە کا باسی بنەبەرکردنی ڤایرۆسەکەین ڤایرۆسی جۆری سیمان مەبەستە لەم کاتەیە چکە جۆری بی تۆزێ قورسە بنبڕکردنێ چکە ئەساسن بۆ خۆی هەر عیلاجێکی نییە کە لە 100% لە جسمی ئینسانە نەیهێڵێت ئەی بیەکە خۆ ڤاکسینی هەیە بیەکە ڤاکسینی هەیە ئەتپارێزێ لە توشبوون بە ڤایرۆسەکە بەڵام بنەبڕکردن یعنی تۆ نەهێڵی ئەو ینی وجودی ئەو ڤایرۆسە نەهێڵینە ناو ئەو مجتەمەعەیە ئەنی جار ئەویان ناتوانێت بەڵێ بۆ بی ناتوانێت بکرێت بەڵام بۆسی لەبەر ئەوەی عیلاجت هەیە کە ئەتوانێت چاکی کاتۆ ئەتوانێت چۆن خۆمان پارێزین لە ڕاستیە خۆپاراستن ئەبێت هەموو کەسێک ئەگەر بەرکەوتنی هەبوو لە ڕێی خوێنیا لە ڕێی جنسەوە لەگەڵ هەر کەسێکا کە بڵین لە ڕووی تەندروستیەوە نایناسێت یا خۆت دڵنیان نییە لە باری تەندروستی ئەو کەسە ئەبێ خێرا پشکنین بکات بەڕاستی و زیاتر ئەو کەسانی کە معڕەزن بۆ توشبوون بۆ ڤایرۆسی جگەری جۆری بیوسی زۆربەی کادیرەکانی ناو نەخۆشخانەکانن هەر بە پزیشک و کارمەند و ئەوانەوە بیگرە و لەگەڵ ئەوانەی کە بەداخەوە ئالودەن بە مادە هۆشبەرەکان عادەتەن جاری وهەیە دەرزی لە بینی خۆیانە بەکارێ مەسەرەن یەکێک مادەکە بەکارێنێ هەر هەمان دەرزی بۆ کەسی کە بۆ کەسێکە بەکارێنێ ئەمە یەکێکە لە سەبەبە زۆر ڕئیسیەکانی گواستنەوەی ئەو ڤایرۆسە و تکام وایە کە هەموو مەسەرەن پزیشکە پسپۆڕەکان کە تەداخلی پزیشکی لە دەرەوەی بڵێن هینەکەن لە دەرەوەی نەخۆشخانەکانەکەن هەر هەمویان دڵنیا بن لەوەی کە نەخۆشەکانیان پشکنینی ڤایرۆسی بۆ کراوە بە تایبەتی ئەگەر دڵنیا نەبن لە 100% لە ڕێژەی تاقیمی ئەو جیهازانەی کە بەکاری هێن لە نەخۆشێکەوە بۆ نەخۆشێکی تر ئەو بابەتانەی کە کردوتان بە تامیم ئەو بابەتانی هەر نەخۆشێکە ئیشێکی خوێنی بۆ دەکرێت دەبێت پشکنینی ئەوکردنی جگەری ڤایرۆسی بۆ بکرێت بەڵێ بەڵێ ئێستا هەموو نەخۆشخانە حکومیەکان هەر تەداخولێکی پزیشکی کە بکرێت پەیوەندی بە بەرکەوتن یا خود نەشتەرگەریە و هەبێ بۆ ئەو نەخۆشە ئیلا ئەبێت فەحسی ڤایرۆساتی بۆ کرابێ ئەمجاتوان لێ بۆی بکرێت تۆ ئاماژە کرد پێ بەستوان دواتر تەفەسیلەکەی باسەکەین لە پێش سەردەمی کۆرۆنا فوکسێکی گەورە لەسەر ڤایرۆسی جگەری هەبوو لە هەرێمی کوردستان و لە عێراقیشدا ئێستش ئەو بابەتە بە هەمان شێوەیە یان کۆرۆنا زیاتر دەستی گرتوون و نتان پەردەژاوەتە ئەوە وڵا بەداخەوە ئێستا زۆربەی تەرکیزەکان لە ڕووی مادیەوە لە ڕووی بڵێن زەهنیەوە هەمووی لەسەر مەسلەی کۆنتترۆلکردنی ڤایرۆسی کۆرۆنایە تقریبا ناڵێم لە 100% بەڵام لە 180 هەموو چالاکیە پزیشکیەکانی بەدەل لە ڤایرۆسی کۆرۆنا خاو بۆتەوە یا وەستاوە یا تا حتاوەکو ئەم مەسلەی ڤایرۆسی کۆرۆنای گیان زیانی نابێمە چۆن بەدڵنیاییەوە بە دڵنیاییەوە زیانی ئەبێت تۆ لەکوێ کاتت هەبێت بە تەفاسیل یان بە وردەکاری هەموو شتەکان بۆ هەموو نەخۆشەکان باز بکەیت لەسەر ئەوەی کە خۆت ئەدەوێت لەکوێ تۆ کاتت بە شتێکی کەوە بڕوا کە خۆت نادەوێت ئەو شتە ڕوودات ئێستا و پێداویستیانەی کە بۆنونە لە بەردەستانان لە ڕووی تاقیگا لە ڕووی دەرمان ئەم بابەتانە وەک پێویستن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسە لە ڕاستیە بەداخەوە بەهۆی ئەو قەیرانە داراییەی کە دروست بووە لە هەرێمی کوردستانە یەکێک لەو شوێنانەی کە زیانی گەورەی بەرکەوتووە سنتەری نەخۆشیەکانی هەرسوجگەرە ئەتوانم بڵێم ناوبەناو ئێمە چارەسەرمان هەیە بۆ ئەوی بیدەین بە نەخۆشەکانمان ئەوانەی کە تووشی ڤایرۆسی جگەری جۆری بیوسی بووین بەڵام زۆر کاتیش هەیە کە نەخۆشەکانمان بەڕاستی بێدەرەتانن ناتوانن عیلاجەکانیان ناتوانن دەست بکەوێت لە نەخۆشخانە حکومیەکان بەڕاستی کارە ساتە یعنی توانین بڵین یەکێکە لە خەمە زۆزۆ گەورەکانمان کە تەسیری بڵین ئەو قەیرانەدارەیە کە ڕووی کردوتە هەرێمی کوردستان یەکێکە لە هۆکارە زۆزۆ گەورەکانی دەرمانتان نەبێ بەڵێ کات هەبووە دەرمانمان نەبووە زۆر ماوەی 3-4 مانگی ڕابردوو کە قەیرانەکە ڕووی تێکردوین بە شێوەیەکی گشتی حاڵتان چۆن بووە بڵێن بە شێوەیەکی گشتی خراپ نەبووین بەڵام لە ڕادەی لە ئاستی پێویستان نەبووە کۆی کە خۆمان بمانێ مرتاحبین بە خزمەتکردن بە نەخۆشەکانی خۆمان چون کاتە بۆ بۆ دەرمانێک بنووسی بۆ
نەخۆشیێک نەبوو بێچێ لە دەرەوە بیکڕێ نرخیان چۆنە لە دەرەوە عادەتەن خۆشببختانە ڤایرۆسی جگەری جۆری بی کە جاربەجار مەسەر لە نەخۆشخانەکان ئەبڕێت عیلاجەکەی دەست ناکەوێت لە دەرەوە زۆر بڵێن گران نییە بەس جۆری سی عادەتەن عیلاجەکانی زۆر گرانە وەڵەو خۆشببختانە ئێمە بەهۆی پەیوەندیمان لەگەڵ ناوەندا بەغداد دەرمانمان تا ئەم لەحزەیە لێ نەبراوە بۆ جۆری سی بە ڕێکوپێکی ئەدرێ بە نەخۆش بەڵام ئێمە ترسەکەمان لەوەی لە داهاتووە ئیشاڵا بەشکم حکوومەت هێرێمی کوردستان بتوانێت ڕاستەخۆ یارمەتی بگەێنێتە ئەو سنتەرەمان هەتاوەکو وەڵاهی ینی دابینکردنی ئەجهیزەی تازە بۆ تەشخیصی نەخۆشەکان بۆ چارەسەری نەخۆشەکان لە دابینکردنی بەردەوامی دەرمان گەرنتێکی وا بدات کە نەخۆش هاتە سنتەری کوردستان بۆ نەخۆشەکانی هەرسوو جگەر بە بێ ئومێدی لە سنتەرەکە دەرنەچێت بەهۆی عیلاجەوە. باش لە ئەو داتایی کە لە نەتێگرتوەکان بڵاوی کردوێتەوە 325 میلیۆن کەس توش بووە لەو 325 بەهۆی ئیمانکردنیان بۆی چارەسەری پێویست نییە 1,340,000 کەسیان ئەبێتە هۆی توشبوون بە شێرپەنجەی جگەر و دواتر مردنیان ئەم داتاش هەمان ڕاستە بۆ هەرێمی کوردستان ینی ڕێژی توشبوونمان بە شێرپەنجەی جگەر زۆرە بەڵێ بە دڵنیایی بەس لێرە یەک نقطە هەیە با باسی بکەم عادەتەن هەموو ئەو نەخۆشیانەی کە ئەبنە هۆی تەشەموع بەمەمبوونی جگەر تەشەموعی کەبەت حتا نەبن یعنی جگەر نەچێتە بڵین لێڤڵی بەمەمبوونەوە یا تەشەموعەوە چانسی توشبوونی بە شێرپەنجەی جگەر زۆر نابێت تەنها ئیسێتنایەک لەم بابەتەیە مەسلەی ڤایرۆسی جگەری جۆری بیە کە زۆر لێکۆڵینەوەی لەسەر کراوە زۆر بڵێن پەیپەری زانستی لەسەر بڵاوکراوەتەوە کە ئەگونجێت بەبێ ئەوەی جگەرەکە بچێتە حاڵەتی تەشەموعەوە چانسی توشبوونی بە شێرپەنجەی جگەر هەبێت لەبەرەوە عادەتەن ئێمە بەو نەخۆشانە ئەڵین کە ڤایرۆسی جگەری جۆری بیان هەیە و جگەریشیان باشە هەموو 6 مانگجارێک ئەبێ سەردانی سنتەرەکەمان بکەنەوە یا سەردانی پزیشکی پسپۆری وردی هەرسوجگەری خۆیان بکەنەوە بۆی کۆمەڵک پشکنین هەیە بە نەخۆشیی ئاسایی هەر تەشەموعی هەبووە بە هەمان شێوە یعنی ئێمە ئێستا تەرکیزەکەمان ئەمڕۆ لەسەر ئەو مۆزۆعی ڤایرۆسی جگەرە ئیگینا یەک شتمان بیر نەچێت یەکێک لە هۆکارە زۆر گەورەکانی خۆی ڕۆژی گیانی هاوکردنی جگەرە ئیگینا خۆی هاوکردنی جگەر بەس ئەو نییە کۆمەڵە کشتی کێش هەیە کە مەسەن یەکێک لەوانە خواردنەوەی مادە کحولیەکان زۆر بخورێتەوە بەڵێ یعنی لە دوای ڤایرۆسی جگەر یەکێک لە سەبەبە زۆر گەورەکانی توشبوونی شێرپەنجەی جگەر و تەشەموعی کەبەت بریتە لە خواردنەوەی مادە کحولیەکان بە زۆریە ئەگەر کەمیش بێ لە ڕاستیە خۆی مدەت مهمە و بڕی ئەو مادە کحولەی خواتەوە جۆری ئەو مادە کحولە چکە ڕێژەی سەدی کحول لە جۆرێکی مەسەرەن خواردنەوەکان جیاوازە لە جۆرێکی کە بڕەکەی چەندێکە خواتەوانێ بە قورسی خواتەوە یا بە سووکی و بۆ ماوەی چەندێکیشە خواتەوە ئەمانە هەمووی تەئسیری هەیە وڵ ئەگەر زۆر بە کورتی کاتم نەماوە ینی ئەو باسی خواردنەوە کحولیەکان ئەگەر بە کورتی بڵێ ڕێژەکەی ئەوە نەبێت ڕێژێکی عادەتەن ئەخر بە وحدە حسابە کرێت مەسەرەن بۆ ئەگەر ڕێژی کحولیەکەی بۆن ئەگەر 5 بێت دانی کە ڕێژی کحولیەکەی بۆ نەچل بێت چۆن بڕەکەی دیدی خۆی باجارێ وحدەکەت پێ بڵێم عادەتەن لە بۆ ئافرەت ئەڵێ لە هەفتەیەکە لە 4 وحدە زیاتر نابێ بخواتەوە 4 وحدەکە تقریبان ئەگەر بیکەیتەوە بە گرامی خۆمان یعنی بۆ مەسەن شتێکی وەکو بیرە حسابی بۆ بکەی کە لە 5 گرامی تێدایە یعنی کەسێکی ئاسایی ناتوانێت لە هەفتەیەەکە لە 3 بیرە 4 بیرە زیاتر بخواتەوە ئەگینا ئەگەری توشبوونی هەیە بە هاوکردنی جگەر و ئەگادارن زۆر نەخۆشمان هەبوو سێدانە ئەی بۆ بۆن ئەگەر ڕێژی کحولیەکەی لە ساچل بێت ڕێژەی کحولیەکەی تەبعانەوە تەبان حتاوەکو زیاتر بێ ئەگەری توشبوونەکەی زیاترە و مەترسیشی لەسەر زیاترە یەکشمان بیر نەچێت جاری وا هەیە هەنێ نەخۆش هەیە بەوەی خواردنەوەی مادە کحولیەکان و ناگاتە بڵین ئاستیەوە بێ بە تەشەموعی کەبەت هەر بەهۆی ئیلتیهابی کەبەتەکەەوە لەوانەیە ژیانی بکوێتە مەترسیەوە
زۆر سپاس بەڕێز سەلام دکتۆر دانا بیاخۆ، تەیب زۆر سپاس. سپۆری وردی نەخۆشیەکانی سوچکە سپاس سەلام دکتۆری بیاخۆ. بەرنامە لەگەڵمانە بووی گەشتان سپاس بۆ سەڵێ. زانێرەکان زۆر سپاس. دەچینە ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە بە گفتوگۆکردن لەسەر دواتەوەری بەرنامەکەمان. There are several measures you can adopt to protect yourself and others from getting the new coronavirus. Frequently clean your hands by using an alcohol-based hand rub product like a gel, or wash your hands with soap and water. When coughing and sneezing, cover your mouth and nose with flexed elbow like this, or use a tissue. If you use a tissue, discard it immediately into a closed bin. Avoid close contact with anyone that has fever and cough. And if you have fever, cough, and difficulty breathing, seek medical care early and share information about any recent travels with your healthcare provider. If you just have mild respiratory symptoms and no specific travel history, carefully follow the precautions I just explained and make sure you stay home until recovery. If you need more information on how to protect yourself from the new coronavirus, check the WHO website at who.int. دەچینای تەوەری سێمی بەرنامەکەمان لە تەوەری سێمی بەرنامەکەماندا قسە دەکەین لەسەر کار و چالاکی و پرۆژەکانی سەرۆکایەتی شارەوانی لە کفری لە شاری کفری کە یەکێکە لە نێو ئیدارەی گەرمیان هەندێک کار لە ماوەی ڕابردوودا کاری گرنگ کراون بە تایبەتی ئێستا لەگەڵ ئەو قەیرانە گەورەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە لە شارەوانی کفری لەناو شارەوانی کفری و لە چ لە ڕێگەی نێوان کفری کەلار کە ڕێگەیەکی استراتیژی گرنگە ڕێگەی دووسایدی نێوان تاکو ئێستا کارکردن تیایدا بەردەوامە کە بە فەرمانی بەڕێزقوڵات تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان نێشتۆ پرۆژەکە ڕابگیرێت. هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی چەند پرسیارێکیان هەیە لە شارەوانی کفری بە تایبەتی لە بابەتی یەکلانەکردنەوەی مڵکایەتی ناو کفری کە تاوەکو ئێستا زۆر بەشی لە مڵکەکان بە ناوی کەسانی
دەرەبەگ و ئاغاکانی ئەو کاتانی کە لێو بن دەڵێن زۆری بە ناوی ئەوەیە دابشکردنی پرۆسی زەوی لە ناو کفری دەڵێن زۆر سستە زۆر بەکەمی ئەنجام دەدرێت پرۆژێ بە پەرهێنان کەمە لە ناو شارەکەیان هەروەها ڕێژەی سەوزاییش لە ناو شاری کفری هەندێک کەس دەڵێ لە سەدا حوتە بەڵام سەرکی شارەوانی بۆ خۆی دەڵێ لە سەدا نۆیە ئەگەر لە سەدا نۆش بێ ڕێژەکەی کەمە بە پێستاندەری جیهانی کە هەیە هەر شارێک دەبێت ڕێژەی سەوزایەکەی لە سەدا 16 تاوەکو لە سەدا 25 بێت و هەندێک بابەتی دیکەی ورد لەسەر پرۆژەکانی ناو کفری و داواکاری سەرۆکاتی شارەوانی کفری بۆ لانی پەیوەندیدا لە حکوومەتی نێوی کوردستان بە تایبەتی بۆ دەستپێکردنەوەی بە پرۆژە ڕاگیراوەکانیان چونکە هەندێک گەڕێکیان هەیە تاوەکو ئێستا پرۆژێ ئاوەڕۆشیان نییە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتان و کار و چالاکیەکانی شارەوانی کفری میوانداری بەڕێز کاقادر فاتیحمان کردووە سەرۆکی شارەوانی کفری کاقادر خێربێن زۆر سپاس دەکەم دوو بابەت هەیە کە زیاتر پەیوەندیان بە یەکەوە هەیە من ئەو دوێنێکە بڕیار درابوو کە بەڕێستان میوان بلامان قسەم لەگەڵ هەندێک کەسا کرد لە کفری دوو گرفتی گەورە هەیە لە ناو کفری یەکەم یەکلانەکردنەوەی مڵکایەتی کفری و دووهەم کە قسەم لەگەڵ خۆت کرد وتە گرفتە گەورەکەش پەیوەندی بە ماستەر پلانەکەەوە هەیە چ کارێک کراوە بۆ ئەم دوو بابەتە بە تایبەتی خەڵک زۆر باز لە مڵکەکانەکە لەڵێن زەوی زۆر بەکەمی لە کفریدا بەشەکرێت ینی ئەڵێ تاوکو ئێستا 1000 پارچە زەوی لە ناو کفریا دابش نەکراوە بڵێ زۆر سپاس بۆ ئێوەش بۆ میێوەنداریە دیارە کفری ئەگەڕێتەوە بۆ چەندین پارچە زەوی لەلایەن ئاغاکان و دەرەبەگەکان و ئەوانەوە ئیش لەسەری کراوە کاتی خۆی لە کاتی ڕژێمی بەعسا بینایە و شتی زۆر کراوە بەڵام هەروەکو خۆی ماوەتەوە گۆڕانکاریان بەسەر سنفەکەیان نهێناوە و من بۆ خۆم بۆ ماوەی 2 ساڵ و 3 مانگە گوێزرامەتەوە لە سەرقڵاوە بۆ کفری ئیشی باشمان کردووە ئەگەڕێتەوە توانم بڵێم ئەگەڕێتەوە بۆ مڵکداری تقریبن بڵێم 7 بۆ 8 پارچە زەوی گەورەیە ئیش بۆ ئەگەڕێتەوە بۆ ئاغاکان و هەروەها کۆمەڵی خەڵکی ناودار و ئەوانەی کفریە و اتفامان کردووە ئیشیشمان لەسەری کردووە و چەند پارچە زەویەکمان قەرەبوو کرا بە خۆتەزانی بەپێی بڕیاری ئەنجومەنی وەزیران هەر زەویەک ئیتفای بکەی بۆ مڵکی گشتی بۆ مڵکی شارەوانی ئەبێ لە پێشا قەرەبووی بکرێتەوە بەداخەوە پێشوەخت هیچ ئیشێکی بۆ نەکراوە و ئێمە خۆشبەختانە بە هەوڵ و کۆششی بەشی هوەریمان هەوڵێکی جدیان داوە ئیشەکانمان تا ڕادەیەکی باش بەڕێوە بردووە ئێستا ئەتوانم کۆی ئەو ئیشانە تەنها 4 کەس ماوە بۆ ئەوی قەرەبوو بکرێنەوە ئەو 4 کەسەش سبەینێ دانیشتن لەسەر دوو بەشیانەکەین بۆ ئەوەی لە خۆتان نەزانن بە پێی لجنەیەکی باڵایە من ڕئیس جنەم بۆ ئەو مەبەستە بەیانیدا ئەنشین بۆ ئەو مەبەستە بۆ 2 پارچە زەوی بۆ ئەوی قەرەبوویان بکرێەوە ئەو 2 پارچە زەویەکەی تری ئیشمان لەسەری کردو لە مەرحەلەی کۆتایە ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیکدا ئەتوانین قەرەبوویان بکەینەوە و کێشە بە چارەسەری کێشەکان دابشکردنی زەوی ئەو کاتە دابشکردنی زەوی بڵێ دابشکردنی زەوی خۆتان نزان بە پێی بڕیاریدین کە سێ فەرمانیشی هەیە سێ فەرمانەیە کە زەوی وەربگرێت تا سەوری نەنگرت بڵێ 100% من لەگەڵ ئەو قسەی جەنابتام لە 2006ەوە زەوی بە فەرمانێکی ئەنجومەنی وەزیران ڕاگیراوە تەنها بۆ شەهید و ئەنفالوانە ئەوانشی کە فەرمانیان هەیە پێیان نادرێ نەخێت تا ئێستا ئەڵێ فەرمانەکە زۆر ڕوونا ئەڵێ زەوی ئەوەی کە فەرمانی هەیە ڕاگیراوە تاکو و فەرمانێکی دەست بەکاربوون و بڕیار نەدرێت لەسەر دووبارە دابشکردنی زەوی ئیشی لەسەر مکەن بەڵام خۆشبەختانە پێش ساڵێک جنابی کاقوبات فەرمانێکی دەرکرد بۆ پێدانی زەوی شەهید و ئەنفال و زیندانانی سیاسی بەخۆمان لە سنووری کفری کۆتایی ساڵی 2019 ئیشمان لەس ئیشی باشمان لەسەری کرد زەویمان ئیفراز کرد و 388 پارچە زەویمان بەسەر شەهید و ئەنفال و زیندانانی سیاسیدا کردووە خۆشبەختانە دوێنێ تاپۆکانیان تەواو بۆ هاتوتەوە تاپۆ ئەتوان ئینشاءڵڵا دوای جەشن ئەبوونە خاوەن سوورەت قەیت و سوورەت قەیتیانە دەینێ بۆ خۆیان دەتوانن مامەڵی پێوە بکەن هەندێک سلایدی کفریشمان هەیە لەگەڵ قسەکانی تۆدا ڕۆن کێشەی
ماستەر پلانتیشتان هەیە تا ئێستا ماستەر پلانتان نیە لە کفری؟ بڵێ دیارە من بخۆم زۆر بەڕاشکاوە ئەڵێم گەورەترین کێشەی کفری کێشەی ماستەر پلانە. پێش لە 2014 پێم وایە لە 2014 ماستەر پلانێک کراوە بۆ کفری بەڵام نەگەیشتۆتە کۆتایی و پەسەندیش نەکراوە. ئەو ماستەر پلانە خۆی کفری کەوتۆتە بینی چیای بڵێن باوەشا سوار و خوارویش حدودین لەگەڵ جێناکۆکەکانە هیچ دەرفەتێکمانە ئەوە بە یاسا ناتوانین ئێمە تەوسع بکەین بۆ منتیقەی کەرتی ئەوەی تلیشان و جەبار و ئەوانە سەرویشمان شاخی کە زنجێر شاخی باوەشا سوارە بەڵام بەداخەوە لە کاتی خۆیان لە 2014 ئیشیان ئەو نوێنەری شارەوانی ئیشی لەگەڵ ئەو کۆمپانیای کردووە کۆمپانیایکی لوبنانی ئێستا گەڕاوەتە لە لوبنان بەڵام ئیشەکە بە نیوەچڵی ماوەتەوە و پەسەندیش نەکراوە بەداخەوە هیچ تاکیدێکیان لە تایبەتمەندی کفری نەکردووە ئیشەکان من دوێنێ بەڕێزکا کاروان بەڕێوەبەری نەخشەدانان و ئەوەدانی گەرمیان سەردانی شارەوانی کرد لەگەڵ بەشی هونەریمانە چۆن سەردانی هەموو شوێنەکانمان کرد گەورەترین کێشەی کفری ئەوەیە کە ناتوانین بۆ نمونە خەڵکێک داوای پرۆژەیەکی معمەلێ بکە یا کارگەیەک یا شتێک بکە لە هەر جێگایەک داینن بەڕێبەراتی نەخشەدانان ئەڵێ ئەمە بە پێی ماستەر پلان سەوزایی یا شتێکی ترە ناتوانین تەوەسعیکەن بۆیە پێش ماوەیەک لەگەڵ جەنابی قایمقامە هەوڵێکی جددیماندا لەگەڵ کۆمەڵی گەنجی کفریا و سەردانی کاکسەڵاحیان کرد کاکسەڵاح پەیمەنی و وعدیەوەیدا پێیان کە ئیش لەسەری بکات و بۆ ئەوەی چیتر کفری لەو گرفتە ڕزگار بکرێت. سووتان لە یاسای ژمارە 3 ساڵی 2010 و 2009 وەرگرتەوە بۆ گەڕانەوەی ماڵ و مڵک و تاپۆکردن. بەڵێ خۆی ئەوە دوو یاسایە یاسای ژمارە 3 ساڵی 2010 ئەوەی کە زیادەڕەوی لەسەر ملکی گشتیە ئێمە لجنەمان پێکاوردەوە بە سەرپەرشتی جەنابی قایمقام ڕئیس وحدەی ئیداری نەوە لجنەیەکی تریشمان پێکهێناوە لە شارەوانی لجنە ئەمنیشمانەیە خۆتان زانوی مراقیبی شاریشمان هەیە ڕۆژانە ئەگەڕێن بەداداچوون بۆ ئەو زیادە ڕێوانە ئەەکەین ئێمە هەر کاتێ یاساکە زۆر ڕوونا لە ماوەی 24 ساعتە هەر کەسێ زیادە ڕێوی بکات ئاگداری ئەەکەینەوە دوای ئاگادارکردنەوە نووسراوەکەکەین بۆ ڕئیس وحدەی ئیداری فەرمانێکی پێدەرەکە وێنەیشە دێنە بەڕێز جێگری داواکاری گشتی کفری فەرمانێکی پێدەرەکە ئێمە شڵەسین بەلا بردننی بۆ نمونە ئێمە تا ئێستا لە 2019 زیاتر لە 35 دۆنم زەوی کە لەلایەن خەڵکەوە داگیرکرا بوو لیانمان سندێتەوە ئێستا ملکی شارەوانیە و ئەتوانین تەسەڕفی پێوە بکەین و بۆ پرۆژەی خزمەتگوزاری داینکردن ئەفو ئەگەر دەرفەتم بدەی چەند دوکان هەر لەلایەن خەڵکەوە داگیر کرا بوو خۆیان بێعوشەرایان پێی کردو و خۆیان سوودیان لێوەرگرتووە ئێمە ئەوانیشمان لیان سندۆتەوە ئێستا دامانێتەوە بە ئیجار بە پێی یاسا و سوودی لێ ئەبینین و هەروەها عملی دەواجنیش لە شوێنی تەجاوزا کراوە هەر لاماندا و ئیشی باشمان کردو بینەوە سەر بڕیاری یاسای ژمارە 3 ئەوەی کە خانووی زیادەڕەوی کە لەسەر ملکی شارەوانی دروست کراوە لجنەیەکی باڵا پێکێنەراوە لە جەنابی قایمقام و هەروەها من و بەرپرسی دام و دەستگاکانی پەیوەندیدار وەکو زراعە وەکو تاپۆ ئەوانە ئەوە لجنە باڵاکەیە لەلایەن شارەوانیشەوە لجنەیەکی لاوەکی دروست کراوە هاوڵاتی داواکاری پێشکەشەکات بە قایمقامێت بە نووسراوێک بەرزێکاتەوە بۆ شارەوانی لەلایەن لجنە هونەریەکەوە دەرەچن چیەکی خانووەکە ئەکەنەوە و ئیشی هونەری بۆ ئەکەن ئەگەر لەگەڵ دەخشەی بنەڕێتیا گونجا ئەوە کاری پێویستی بۆ ئەەکەین و ئەیگەڕێنەوە بۆ لجنەی باڵا بڕیاری تەمدیدکردنەکەیدا بۆ نمونە کفری لە 10,000 تا 15,000 بۆ هەر مەترێک لیان وەرەگرین ئەگەر لەگەڵ نەخشەی بنەڕەتیان نەگونجا ئەوە ئەتوانین خانووکەیان بڕوخێنین و تعویزی بکەینەوە بە بارجزەوەک بە 200 متر زیاتر نەبێت لە 8 مانگە بێت ئەو بڕیارێک پێشووتر هەبوو کە زەویە باشەکان یا ڕوکنەکان شارانەکان توان بیفرۆشنەوە و داهاتەکان بۆ خۆیان بێت 8 مانگە بێ و بڕیارە ڕاگیراوە ئەمە گرفتی بۆ دروست نەکردوون هەر لەگەڵ ئەوشا داواکاریەکە تێ لە حکومت بۆ زیاتر گەشە پێدانی کفری بە تاکید شارەوانەکان زۆر سوودیان لەو بڕیارە ئەدا زەی ڕوکن و متەمەیز ئەفرۆشرا زەی ڕوکنەکان لە 100% بۆ داهاتی شارەوانی بوو سەرفەکرا بۆ پرۆژەی خزمەتگوزاری ئێمە بە خۆمان لە ماوەی لە ساڵی 2019
9 پارچە زەویمان فرۆشتووە لەو 9 پارچە زەویە 6 پرۆژەی باشمان جێبەجێ کردووە و بڕەپارێکی باشمان ماوەتەوە و ئێستا دەرخستەمان کردو 6 پرۆژەی باشمان گرنگمان نردووە بۆ وەزارەت بەداخەوە بۆبوونی ئەم قەیرانی دارایی و نەخۆشی کۆرۆناوە ئەو 6 پرۆژەیش ڕاگیراوە و دوو فەرمانی وزاریشمانە بۆ جێبەجێکردنی دوو پرۆژە خۆی بینێتەوە لە فراوانکردنی جادە و جوانکاری بۆ دوو جێگا بەداخەوە پارەکەشمان ئیدا کردوێتەوە بانق و تا ئێستا ئەو پارەمان بۆ ناگەڕێنەوە بۆی لێرە داوا ئەەکەم ئەگەر بێت و حکوومەت ئەو بڕیارە بگەڕێنێتەوە بە تاکید 100% شارەوانەکان سوودی باشی لێ ئەبێنن بۆ زەویانە و پرۆژەی خزمەتگوزاری بۆ شارەکانەکەن گرفتێکی باشمان چارەسەر بێت لە ڕووی ئەو فرۆشتنی زەویەوە. ڕێژەی سەوزاییتان لە کفری بۆ دەکەمە؟ واللهی بەداخەوە ڕێژەی سەوزایی ئەتوانم بڵێم لە 2010 من هاتم بە پێی داتا 3.4 بووە، بەڵام ئێستا لە ماوەی ئەم 2 ساڵە بە هیمەتی کرێکارەکان زۆر سوپاسیانەکەم و دەستخۆشیان لێکەم تەبعاً ئەو کرێکارانە شەو ڕۆژ لە هەوری ئەوەدان ئیشوکارەکان بکەن و بە جددی ئیشوکارەکەن و شوێن دەستیانیش دیارە سەرەلای ئەم هەموو قەیرانی دارایی و نەبوونی کەمی موچە و ئەوانە کرێکارەکانمان شەو ڕۆژ ئیش لەسەرەکەن و ئێشتا ڕێژەی سەوزایی ڕێژەیەکی باشمان هەیە تقریبان گەیشتۆتە ئەتوانم بڵێم نۆ و ئەمەش وەکو پێویست نییە بەڵام لە 16 بێ بەتەکیید لە 150 بەپێی زانداری جیهانی بە لە 150 وێ دەکەم ئەم ساڵ ئێستا تیمەکە من ئامادەیە ئێستا لە دەواازەی شاری کفری کە لای بەتەنیش سەیتەرەکەەوە دەرەچی بۆ کەلار شوێنێکی باشمان ئامادە کردو بە ماوەی دەڕۆژێکە خەریکین ئالێتەکانمان خەریکە خۆری شیاومان بۆی فڕدا و دەتوانم بڵێم تقریبان 3 دۆنم زەویە ئەوە ڕوبەرێکی سەوزایی باشە و لە ناو شاری چەندین جێگامان ئامادە کردووە ومێ دەکەم لە دوای ئەم گەرمایە ڕێژەی سەوزایی بتوانین بگەینە لە ئاستێک جێگای دڵخۆشکەرە بێت بە شارەکەمان. جێگری سەرۆکی حکوومەت چەند بڕیارێکی تایبەتی بۆ گەرمیان بە شێوەیەکی گشتی دەرکردووە لە نێوانی شانە کفری تاوکو ئێستا پرۆژەی دووسایدی نێوان کەلار کفری هەر بەردەوامە لە کارکردن لەگەڵ ئەم قەیرانە چ بڕیارێکی دیکەی بۆ دەرکردون و چ داواکارێکتان هەیە لێی بۆ ئەوەی کە بەتابەتی پرۆژە ڕایگیراوەکانتان وەزان نزیکەی بای 8 ملیۆن دلارن کە دەست بکەنەوە بە کارکردن تێدا؟ بە تاکید جەنابی کاقوبات پێم وایە لە 2019 بوو سەردانێکی گەرمیانی کرد کۆمەڵی پرۆژەی خزمەتگوزاری کەوتە بواری جێبەجێکردنەوە وەکو قوتابخانە و چەند بینایەکی تریش تەواو بوو و سنتەری لاوان و گرنگترین پرۆژەی کە ئەوە بوو دووسایدکردنی کفری کەلار بەڕاستم هاوکاریکردن لە یاریگا کەشتان یاریگای کفری بە تاکید کاقوبات بە بەردەوامی هاوکاری ئیدارەکەمە ئیداری گەرمیان بووە و هەروەها شارەوانی ئیداری کفری بووە و ئەو دووسایدەی کە لە کەلارەوە دێ بۆ کفری یعنی مانگانە نەبوو ساڵی 6 کەس ئەبووە بەداخەوە تووشی حادیسەی خراپە بوون تووشی مردنە بوون تووشی شکستی گەورە ئەبوون بەڵام ئەو پرۆژەیە ئێستا لە جێبەجێکردنا تقریبا من پێش هەفتەیەک چوون سەردانم کرد لە کفریەوە تا ئەگاتە ئەو جێگایی کە قیری مابێ بۆ 4 کیلومتر بۆ 5 کیلومتری کەمتریش ماوە بۆ پیرەکە بگاتە کفری بەڕاستی پرۆژێکی زۆر گرنگە خەڵکی سوودی لێ ئەبینێ خەتەکەیش ئەو خەتی کفری کەلارە خەتێکی نزیکە بێ بۆ هاتوچۆکردن لەگەڵ دەواازەی کاتم هیچ نەما زۆر بە کورتی بەڵام بیتەوە پارکی گشتی کفری بۆچی تەنها لە جەژندا کرێتەوە؟ لە 2014 ئەو پارکە بە مساتە حەدراوەتە هاوڵاتیەک بۆ ماوە 20 ساڵ من زۆر لەگەڵ خەڵکی کفریان لەگەڵ هاوڵاتی کفریان بەڕاستی ئەو پارکە هیچ سیمایەکی پارکی پێوە نیە لەبەرەوە نووسراوم کردەوە بۆ بەڕێبەرایەتی گشتی شارەوانێکە گەرمان هەواقعەکەم پیان و تۆ فەرمانێکیان دەرکردووە و لەژنەیەکیان پێکێنا لە 2019 پێم وایە مانگی 11 2019 بوو لەژنەکە سەردانی کرد بە نوێنەرایەتی بەشی باخچەکانی کفری سەردانیان کرد و کۆنووسێکەکان و نسخەیە لە کۆنووسەکەمان ئاگدار داوەتە خاوەنی ئەو باخچەیە بۆ ئەوەی سەرجەم ڕێنمایەکان جێبەجێ بکە بە دڵنیاییەوە ئاگادارکردنەوەکەمان بەبینی ئەم قەیرانی داراوەی نەبووایە بەڵام تا ئێستا هەنگاوێکی دڵخۆشکەری ناوە بۆ ئەوەی پارکەکە بکرێتەوە بە دڵنیاییەوە ئەگەر بێت و جێبەجێ نەکە ڕێنمایەکان و ئەوانی کە پێمان وتووە بە دڵنیاوی ئیجراعاتی لەگەڵاکەین و پارکەکەی لیاسێنینەوە. زۆر سپاس بەڕێز قادر فاتح سەرۆکی شارەوانی کفری بۆم تۆرەی بەرنامە لەگەڵمانە بووی. سپاس بۆی.
سپاس بۆی کە تاو کەسە بینەرمان بوو سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەنامەی ڕۆمان پێشکەشکردن تا بەنامەیەکی دیکە هەشاد و تەندروست بن و خواتان لەگەڵ